إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا وفتن زماننا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، الكبير المتعال ذو الجلال والعظمة والإكرام، لا إله إلا هو الملك العلام. وأشهد أن سيدنا وإمامنا وقدوتنا محمدًا عبد الله ورسوله، نشهد أنه بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة ومحى الظلمة وجاهد في الله حق جهاده، فصلوات الله وسلامه عليه وعلى آله الأطهار
وصحبه البررة الأخيار ومن دعا بدعوتهم وسار بسيرتهم إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست، سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکدا ئینشاء الله. گاڵتەکردن بە دینی خوای پەروەردگار و ئاینی پیرۆزی ئیسلام، مەسئەلەی دڕاندن و سووتاندنی قورئانی پیرۆز بە بیانووی ئەوەی شەڕی عەفرین بە ناوی سوورەتی فەتحەوە ئەکرێت. بڵاوکردنەوەی ئیلحاد و بێباوەڕی و بێڕێزی بەرامبەر بە ئیسلام و بە قورئان و بەرامبەر بە شەخسی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە وڵاتی مسڵماناندا ژێرپێخستنی قورئان و دڕاندنی قورئان و سووتاندنی قورئان عەقوبەکەی حکمی لە ئیسلامدا ناونیشانی وتاری ئەمڕۆمانە پشت بەخوا. ئەو کەسانەی کە ئیهانە بە قورئان دەکەن و ئیهانە بە دین دەکەن و قورئان ئەسووتێنن و لە پێش چاوی هەموو عالەم لە ڕاگەیاندنەکاندا بە شانازیەوە پەڕەپەڕە قورئانەکە ئەدڕێنن و ئەیسووتێنن و هەست و نەستی ملیۆنەها مسڵمان بریندار دەکەن، ئەوانە خوای پەروەردگار جەلە جەلالوه هێندە بە سووک سەیریان دەکات. ئەوانە ئەوەندە بە نزم خوای ڕەب العالەمین تەماشایان دەکات، ئەوەندە بە پڕ و پوچ باسییانەکە لە قورئاندا، تەشبیهیانەکە بە کەسێکەوە کە فوو لە تیشکی خۆر دەکات، بە تەمایە بە فووەکەی تیشکی خۆر بکوژێنێتەوە. ئایا هەموو جیهان کۆ ببنەوە بە یەکەوە فوو بکەن لە تیشکی خۆر ئەکوژێتەوە؟ کز ئەبێت وزەی تەواو دەبێت؟ سوێند بەخوا هەموو دنیا دوژمنی خوا بێت، دوژمنی قورئان بێت، دژایەتی پێغەمبەر بکا صلی الله عليه وسلم، خوای پەروەردگار وعدەیەکە و داوێتی ئیلا ئەم دینە هەر سەرەخات. کەسانێکی فاشل لە ژیان دۆڕاو بێن قورئان بسووتێنن، ئایا قورئان بەوە تەواو دەبێت؟ يريدون أن يطفئوا نور الله بأفواههم ويأبى الله إلا أن يتم نوره ولو كره الكافرون. خوای پەروەردگار جەلە جەلالوه ئەفەرمێ ئەوانە نیازیان وایە بە فووەکانیان نوری خوا بکوژێننەوە. واتە هەرچی هەوڵ و تەقەلا و پارە سەرفکردن و فێڵبازی ئەوانە خوا بە فوو ناوی ئەبات بەرامبەر بە ئاینی پاکی ئیسلام. ئەیانەوێ بەو فووە بە قسەی پوچ، بە قسەوتن، بە بێئەدەبیکردن، بێڕێزیکردن نوری خوا بکوژێننەوە. ويأبى الله إلا أن يتم نوره ولو كره الكافرون. خوا فەرمێ خوای پەروەردگار بەڵێنی یاوە ئیلا ئەبێ ئەو دینەی خۆی تەواو بکات و سەری خات، هەرچەندە بێباوەڕانیش پێیان ناخۆش بێت. خوا خۆی وعدەی یاوە ئەم قورئانە ئەپارێزێ لە ئینحراف، لە ناوچوون، لە دەستکاریکردن. إنا نحن نزلنا الذكر وإنا له لحافظون. ئەو هەموو تەئکیدە، ئەو هەموو دووبارە بوونەوەیە بەڕاستی بە تەئکید ئێمە خۆمان ذیکرمان ناردووەتە خوارەوە کە قورئانە و هەر خۆشمانەی پارێزین.
بەڵام ئەوەی کە جێی قسە لەسەرکردنە پێویستە هەڵوێستەی لەسەر بکەین ئەمەیە. ئەویش ئەوەیە سنەتی خوای ڕەب العالەمین وایە ئەگەر دینی خوا ئیهانە کرا، دژایەتی بە قورئان و بە ئیسلام کرا، ئەگەر بەندەکانی خوا بێ هەڵوێست بوون، ئەوانەی خۆیان بە شوێن کەوتەی ئەو قورئانە و ئەو ئیسلامە و ئەو پێغەمبەرە ئەزانن صلی الله عليه وسلم کە ئیهانەی پێکراوە، دڕێنراوە، سووتێنراوە، شوێنکەوتەکانی ئیسلام و قورئان و ئیسلام و پێغەمبەر صلی الله عليه وسلم بێ هەڵوێست بوون، بێتاقەت نەبوون، گوێیان نەیایە، وتیان کەیفی خۆیەتی چی ڕوئەدا با ڕوو بدا، دەست بگرم بە کڵاوە شڕەکەی خۆمەوە وەقی کەسم نییە، بخوا بە من چارەسەر ناکرێ، بخوا ئەم وەزعە بە من باش ناکرێ. ئەگەر شوێنکەوتەکانی قورئان لە بەرامبەر ئەم بێئەدەبیە ئەمەیان وت، ئەوە خوای پەروەردگار دینی خۆی نزم ناکاتەوە، قورئانەکەی خۆی ڕازی نابێت بەرامبەری ئیهانە بکرێ، ئەم ئاینەی خۆی هەر سەیرەخات ئەگەر بە تەیڕەن ئەبابیلەش بێت مسڵمانەکان، ئەگەر بە پەرستێلکەش بێت نایەڵێت ئیهانە بە مقەدەساتی ئیسلامی بکرێت. خوا پەرستێلکە ئەنێرێت دیفاع لەو بەرنامەی خۆی ئەکات، وەکو چۆن ناردی بۆ ئەبرەها، وەکو چۆن ئەبرەهەی لەناو برد بە لاوازترین مەخلوق. من رأى منكم منكرا فليغيره بيده. ئەگەر لەناو ئێوەدا کەسێکتان منکەرێکی بینی ئەبێ بیگۆڕێ بەدەستی، نەیەڵێت بەرامبەری حیزبەکەمان شتێکی بچووک بوترێ بە سەرۆکی حیزبەکەمان خۆمان ئەدەین بە کوشت لەسەری. قورئان ئەسووتێنرێ ڕاستەوخۆ لە پێش چاوی هەمومانەوە، قسە بەخوا ئەوترێت، کەسمان غیرەتمان ناجوورێت. حزب جێگەی عەقیدە و بیری باوەڕی گرتووەتەوە، هەر حزب بوو قوڕی کرد بە سەرمانە، هەر حزب بوو ماڵی وێران کردین، هەر حزب بوو تەفرەقەی تێخستین، حزب جێگەی عەقیدە و مەبدە و هەموو شتێکی گرتەوە. یا ڕەبی خوایە حزب لەناوبەری ئینشاءالله. بۆ سەرۆکی حیزبەکەی ئامادەیە خۆی با بەخوشت، بۆ ئافرینێک قورئانەکەمان ئیهانە ئەکرێت، ئەسووتێنرێت، ئەدڕێنرێت، سوورەی فەتح ئەخرێتە ژێر پێوە. مسڵمانی بەغیرەت لەکوێ بوو؟ کوا معتەسەب؟ ئای صلاح الدین، ئای شێخ سەعیدی کویران، داوای لێبوردنت لێ دەکەین. ئێمە نەوەی ئێوەین، بەڵام داخەکەم مسڵمانەکان تەمەنی ئیسلام کەمترە لە 1450 ساڵ. 1450 ساڵ تێناپەڕێ ئیسلام. ئێستا لە هیچ کاتێکە بە ئەندازەی ئەمڕۆ مسڵمان زەلیل و ژێردەستە و بێخاوەن و بێگەورە نەبووە. ئێستا وەزعێکە تێپەڕی و تێئەپەڕێ بەسەرمانە، هیچ کاتێ ئیسلام ئەوەندە زەلیل نەبووە، ئەوەندە بێخاوەن نەبووە. بچی بۆ هەر شوێنێ کوفر ئەدۆزێتەوە، بێوێ هەر عالمێک، هەر زانایەکی ئیسلام بخاتە لیستی تیرۆرەوە، بچێ بۆ هەر شوێنێک ئەیدۆزێتەوە. جاران وا نەبوو موسا لە فرعون ڕایکرد چوو بۆ مەدیەن، ڕزگاری بوو لە فرعون تەواو. ئێستا ئەچی بۆ هەر شوێنێک ئەدۆزێتەوە. ئیسلام ئێستا زۆر بێکەسە، ئیسلام ئێستا زۆر زەبوونە، مسلمانان ئێستا زۆر بێخاوەنن، متەفەڕقەن و پارچە پارچە کراون. بەڵام ئەوەش بزانن هیچ دینێک، هیچ ئاینێک هێندەی ئێستا بۆ ئیسلام عەزیز نییە. هیچ ئاینێک بە ئەندازەی ئیسلام ئێستا گەورە نییە، تەشەنە ناکات. ئەمە قسەی دژمنانی ئیسلامە کە ئەڵێن چی؟ أسرع الأديان انتشارا في العالم هو الإسلام. سريعترين دين آيين كالعالم بلاوة توابرتي لشي لإسلام. روجانا خلق زانا كان
لە عالەمە دکتۆرەکان پرۆفیسۆرەکان دانشمەندەکان مسڵمان دەبن هەرچەندە مسڵمان بێدەسەڵاتن بەڵام خوا خاوەنی ئیسلامە خوای پارێزێت ئینشاءالله خوای پەروەردگار ئەم دینەی خۆی هەر سەرەخات ئاینی پیرۆزی ئیسلام ئاینێکی تازەیە وەکو وتمان 1450 ساڵ تێناپەڕێ بەسەریا کە خوا ناردوێتی بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم تەمەنی کەمە 1450 ساڵ زۆر نییە بەڵام ئەوە بزانن شەڕکردن جوان گوێ بگرە مسڵمان شەڕکردن خوێن ڕشتن قەتڵ و عام جینۆسایت پەلاماردان وڵاتان داگیرکردن گەلەکان چەوساندنەوە زۆر کۆنە لە تەمەنی ئیسلام هەر لە کەیەوە هەبووە ئەمە لە کەیەوە لە قابیل و هابیلەوە خەڵک ئەتۆسێنێتەوە خەڵک ئەکوژێ بە ناوی جیاوازەوە هەر ڕۆژێ بە ناوی شتێکەوە خەڵک لە ناو ئەبات خەڵک پەلامارەدا ماڵی خەڵکی وێرانەکە إن الملوك إذا دخلوا قرية أفسدوها وجعلوا أعزة أهلها أذلة شر هر هبوة بيج إسلاميش آجاوة هر هبوة خوێن ڕشتن هەبووە ئەنفال هەبووە داگیرکردن هەبووە بێی بە ناوی ئیسلامەوە مەلاکانی تورکیا دوعای خێرکەن بۆ ئەردوغان کە لە عەفرین سەرکەوێ بێی زۆڵە کورد ئەمە کابە بیان و بۆ ئەوەی لاپەڕەکانی قورئان و سوورەی فەتح بسووتێنێت لە پێش چاوی هەموو دنیا یان قسە بەخوا و بە ئیسلام بوترێ هەست و نەستی مسڵمانان بریندار بکرێ ئەمە کەی پەیوەندی بە ئیسلامەوە هەیە حاڵمان زۆر جوانە ژیانمان زۆر خۆشە بێین دژایەتی خواشکەین خوا ژیانمان خۆشتر ئەکات پرسیارێک بۆ هەموو لایەک ئەبێ وەڵامی ئەم پرسیارە بدرێتەوە باشە قەشە خوێن ئەڕێژن بۆ کەس ناچێت ئینجیل بسووتێنێت بۆ کەس ناچێت قسە بە مەریەم و بە عیسا بڵێت لە یەک ڕۆژە مسڵمانەکان لە یەک ڕۆژە لە ساڵەکانی 1851 بەدواوە لە یەک ڕۆژە لە بەینی دوو مەذهەبە پرۆتستان کاتۆلیک لە ئیتالیا و لە بەریتانیا و لە ئەوروپادا لە وڵاتانی ئەوروپادا لە یەک ڕۆژە لە بەینی ئەو دوو مەذهەبە مەسیحیەدا 200,000 کەس کوژرا لە یەک ڕۆژە 200,000 کەس سربەکان کە مەسیحین لە ڕۆژێکا 22,000 مسلمانیان شەهید کرد بۆ کەس ناڵێ خەتای عیسایە ئەرێ بۆ کەسێ ئینجیلێ ناسووتێنێ خۆ بە ناوی مەسیحیەتەوە ئاماکرێت بۆ تەنها موعامەرەیە لە ئیسلام بۆ کەس ناڵێ خەتای عیسایە خەتای تەوراتە خەتای ئینجیلە بەڵام مسلمانێکی بەکرێگیراوی ئەمریکا کە ئەمریکا قڕنیشی ئەکات ئەچێ ئیشی ئەکات بە ناوی دینەوە هەموو ئیسلام متتەهەمە قورئان متتەهەمە مسلمانەکان لە سووریادا ڕووسیا چی نەکرد هەزارەها منداڵی نەکوشت خۆ ڕووسیا مەسیحیە ئەرتۆدۆکسیە ئەی بۆ کەس ناڵێ خەتای مەسیحیەت ئەم خوێن ڕشتنە بۆ ڕووسیا متتەهەم نییە ئەرێ پرسیارێ ئەمریکا لەسەر ئەرزا چی ناکات کام خاگماوە بە چەکی ئەمریکا خوێن لەسەری نەڕژاگێت بۆ ئەمریکا متتەهەم نییە هەرچی چەکە تاقیەکرێتەوە چەکی ئەمریکا و ڕووسیایە بۆ ئەو دینەکەیان متتەهەم نییە بۆ ناچن بەرنامەکەیان بسووتێنن ئەمەش ئیسلام کردی ئیسلام جۆنۆسایدی داهێنا ئیسلام کیریایی دروست کرد ئیسلام لە حەربی عالەمی یەکەما 30 ملیار خەڵکی کوشت ئیسلام بوو لە حەربی عالەمی دووهەما 4 ملیار خەڵک کوژرا ئیسلام بوو ملیۆنەها خەڵکە کوژرێ بە ناوی دینەکانی ترەوە بەڵام کەس دینەکەی خۆی متتەهەم ناکات ئەرێ باشە زەحمەت نەبێ با بەینەوە بۆ لای خۆمان با گوزەرێ بکەین بە وڵاتی خۆشمانە ئەم وڵاتە نازدارە بە ناوی کوردایەتیەوە چی نەکرا
هەزاران ڕۆڵەی ئەم خەڵکە دران بە کوشت لە شەڕی ناوخۆدا سەدانیان بێسەر و شوێنن لەم لاو لەولا لە زیندانەکانە یان مردوون یا کوشتویانن بۆ کەس ناڵێ نەفرەت لە کوردایەتی بۆ کەس قسە بە کوردایەتی ناڵێ خۆ بەناوی کوردایەتیۆ کرا ئەم هەموو خەڵکە تیاچوو لە شەڕی ناوخۆدا ئەی بەناوی ئیسلامەوە کەسێک غەڵەتێ ئەکا ئەبێ بۆ قورئان بسووتێنرێت ئێستەش بێسەر و شوێنەکانی شەڕی ناوخۆ کە سوکارەکانیان ژنەکانیان ماڵەکانیان چاوەڕێی باوکیانەکەن بۆ کوردایەتی متتەهم نییە ئیسلام خەتابار بوو ئەمەش پاپا و قەشە چیان نەکرد لە عالەما پاپا مەلای مەسیحی قەشەکان ئەلە جەهەنەمیان نەکری لە خەڵک بۆ ئەوەی خەڵک نەچێتە جەهەنەمەوە ئەرە بەهەشتیان بە مەکر نافرۆش بە خەڵک لە ڕەتفعلی ئەمەدا عەلمانی دروست نەبوو ساڵی 1851 جۆرج هۆلیۆک دروستی کرد وتی خوا لە ئاسمان حکم کات و عەلمانیش لەسەر ئەرزا ئەبێ دین لە ئەدەوڵەت جیابێتەوە ڕەتفعلی قەشە نەبوو ئەمە قەشە ئەمەی نەکرد ئەی بۆ کەس ناڵێ خەتای قەشەیە خەتای عیسایە ئینجیل بسووتێنێت بۆ هەر بەچکە مسڵمان زۆڵە کورد ئەمە بکات ئەمانەی قورئانیان سووتاند ئێهانەیان بە قورئان خستیانە ژێر پێوە کۆمەڵێ فاشلن کە قورئان ئەسووتێنن لە ژیاندا ڕستواترین کەسن مسڵمانەکان هیچ کەس حسابیان بۆ ناکات ناویان نییە ناو ئەیانەوێ ناو پێیاکەن وەکو چۆن کابرا لەسەر ڕێگە دانیشێ ڕێگە پیسەکە ئەڵێ با ناوم بێنن هەر چەند لەعنەتیشم لێ بکەن ئەمیش ئاوایە ئەمانە کۆمەڵێ کەسن قورئان و ئیسلام لەوەتی هەیە هەموو دەسەڵاتی دنیا جمنایەتی ئەکەن هەر ماوە زەحمەت نەبێ قورئان بە ئەبوجەهل لەناو چوو بە ئەبولەهەب لەناو چوو بە فرعون و بە فرعونەکانی زەمانی پێغەمبەر صلى الله عليه وسلم لەناو چوو قورئان بە عەلمانیەکان لەناو چوو مسەیلەمەی کەذاب قورئانێکی درۆینەی دروست کرد هەر قورئانی دروست کرد ئایا قورئانەکەی تێکەڵای قورئانی ڕاستەقینەکە بوو قورئان لەناو چوو ئێوە وازانن قورئان ئەوەنە کتێبێکی سادەیە بە مەریوان هەڵەبجەیی مولحد و هەڵمەت گۆرانی بێدین و مرتەد و بە ئافرەتێکی بێحورمەت کە یخاتە ژێر پێوە لەناو بچێت قورئان بە تاغوتەکان لەناو نەچوو ئەستا بێ ئەمانە لەناوی بەرن ئێمە وەکو مسڵمان وەکو کوردیش عەفرین لە دڵماندایە عەفرین شارێکی مسڵمانە مزگەوتی زۆری تایە خەڵکەکەی مسڵمانن ئێمە لە مزگەوتەکانە دوعای خێریان بۆ دەکەین چونکە ئەوانە مەظلومن ئەردوغانی ساڵەم لیانە کوژێت ڕەشوڕوتەکانیان دەربەدەر و ماڵوێران ئەکات مناڵیان شەهید دەکات ئەوانەی بەناوی کوردایەتی و نەتەوایەتیەوە ئیهانەی قورئان و ئیسلامەکەن ئەوانە دڵسۆزی عەفرین و کوردایەتی نین ئێمە دڵسۆزی کوردایەتین کە دوعاکەین ببین بە حکوومەت بین بە دەوڵەت ژیانمان خۆش بێت ئێمە هەموو پارچێکی کوردستان بە خاکی خۆمانی ئەزانین خەڵک کوردایەتی بەکارهێنا بۆ گیرفان پڕکردن بۆ دزین و خیانەت بۆ دروستکردنی مافیا مسڵمان دوعای خێرەکا بۆ کوردایەتی بۆ عەفرین بۆ کۆبانێ بۆ هەموو شارەکانی کوردستان بۆ کەرکووک بەناوی کوردایەتیەوە عالەمیان ڕسوا کرد عالەمیان بێ موچە کرد عالەمیان بێ ژیان کرد ئەوە ئێستەش بەناوی کوردایەتیەوە نەخوێنەوارمانەکەن خوێندنیان پەرخست هیچ کەسێک قسە ناکات بەناوی کوردایەتیەوە هەر ئەسڵەن خوێندنی چی مامۆستایان زەلیل کرد موچەخۆریان ڕسوا کرد خۆیان تەخشان و پەخشانەکەن بە پارە فڵان لۆتی تەلەڤیزیۆنە دەرەکەوێ فڵان لۆتی کاک فڵانە کەسەوەنە پارەی یامێ کاک فڵانە کەس تیارێکی پێیام قوربانی قەبرەکەی بم سی دەفتەری پێیام سی وەرەقەی پێیام پارە ئاوا ڕۆی کاک فڵانە کەس تیارێکی پێیاوە پاچە کۆڵەی کردووە پارەی موچەی من و تۆیە بەناوی کوردایەتیەوە چی نەکرا بە میلەتە ڕسوایان کردین بێڕێزیان کردین کەرامەتیان شکاندین بێژانیان کردین کەس قسە ناکا کەس ناڵێ کوردایەتی خراپە
پیسە با بیسووتێنن لە ناوی بەرین. بەڵام ئەردۆغانێکی فاشل بە ناوی ئیسلامەوە شتێ بکات قورئانە سووتێنرێت، ئیهانە بە قورئانە کرێت. ئەو قورئانەی کە سووتێنرا کە کورد سووتاندی کۆمەڵی کەسی فاشل، ئەو قورئانە کوردستانی خۆمان بە پیرۆز ناوەبات. ئەفەرمێ قورئان، ئەفەرمێ کوردستان وڵاتێکی پیرۆزە. کاتێ نوح لە کەشتێکە بوو وتی چی؟ وتی ربی ئەنزلنی منزلا مبارەکەن وأنت خير المنزلين. خوا لە شوێنێکی پیرۆز کەشتەکەم بنیشێتەوە. خوا فەرمی واستود على الجودی. جودی کێوێکی کوردستانە، کێوێکی کوردستان، لانکەی دووهەمی مرۆڤایەتی کوردستانە. ئەو قورئانەی کە سووتێنرا تایەتی کە کوردستان وڵاتێکی پیرۆزە، پڕپیت و بەرەکەتە. ڕەبی مووی لێ بێ زمانی پەنجەکانی هەڵوەرێ، ئەو کەسەی گوڵشەن بە دەردی گوڵخەنی دۆزەخ بەرێ. لە کۆتاییدا دەڵێم ئەو کەسەی قورئانە سووتێنێت ئیسلام چۆن سەیریەکات، ئەو کەسەی ئیهانە بە قورئانەکە ئیسلام چۆن سەیریەکات، ئەو کەسەی قورئانە خاتە ژێر پێکانیەوە ئیسلام چۆن سەیریەکات. وقد أجمعت الأمة على كفر من استخف وهزل بالقرآن أو بشيء منه. إجماع أمتي إسلامي، إجماع علماء الإسلام لسر أو كويا كودنجن هر كاسي إيهانة بقرآن بكايا بآياتك ببيتكي كافر أبي لإسلام دركويت. نابي نويشي لسر بكري لسر قبل مسلمانان لنا قبل ثاني مسلمانان بنيشير. إنه لقول فصل وما هو بالهزل. قرآن قولك جاكرويا قسيكي جاكرويا لنيوان الرواونا روادا حق باطلة وما هو بالهزل. قسي قالتا كردن نية قسي خوي رب العالمين برنامج جانا أما إجماعي أمة مسلمان كان. إذا حرق الشخص القرآن كارها له هل كسي قرآن سوتان چونك رقي ليتي أو سابا له يا جواني بيدا مبغضا له رقي لقرآن بو فهذا منكر عظيم أو تاوانك زور قوريا وردة في الإسلام للدين باشا ذي بيتوعو كسيتر. ولو قعد عليه هل كسيسر القرآن دانش أو وطأ برجله خس يجير بيوا إهانة له چونك بيرازي بنامبر قرآنك أو لتقه بالنجاسة يا بيسايكر بقرآن دا أو سبه يان شويني بيدا يان رخني لقرآن قد فقد كفر وأكبر ردة أو كافر بو أو كسا وباش قذبت لدين إسلام والعياذ بالله. أما فتوى زانايانا ترو كساني قرآن يان ستان دوانا خويانو باش روشي خويان. لكوتايدا ضليم خواي پروردگار قرآن كتسو تنراوا إيهانا بدين إسلام كراوا بناوي دفاع لنا تولى عفرينوا أقل لقيامتها برسيارة ليه كردين هلويستان شيبو أم قصانيك كردمان لبر خاطري خوا لبر خاطري الله لبر خاطري قوري قرآن لبر خاطري خوشويستي پیغمبر صلى الله عليه وسلم اويك كردمان دفاع بو لقرآن اي وش بشگيري من كنوانيا اخوايا اواب شاهد بايما اوا دفاع من لقرآن كتكر هيج من بينا كريت الا امن به لم من برو دعاء خيركين بو اوسر لي شواوانا بو او قمريانا الله اخوايا هدايات يانبا اخوايا هدايات يانبا يا محزناكن كذب جهنم بسوتيا خوايا هدايات يانبا اگر هدايات ورناقرن خوايا بيان بنوين يا رب العالمين. ملتك سيري اگر ججني رمضان قربان بيتا بيشوا علين ولا باكل شعي نقيري اما عفرين برندارو كركوك برندارو كردستان ويرانو ججن مان بوتشيا بەڵام جەژنی قەشە و ڤالێنتاین کە چواردەی دووە جەژنی خۆشەویستیە
زۆربەی تەلەڤیزیۆنەکان ئەو تەلەڤیزیۆنانەی بە نەوتەکەی ئێمە و بە موچەکەی ئێمە ئیژەکەن ئەفرینیان لەبیر چوویەوە دەستیان کرد بە باسی دڵداری و خۆشەویستی و گوڵگۆڕینەوە ئەفرینی چی و نەتەوایەتی چی و کوردایەتی چی جەژنی قوربانی و ڕەمەزان بێتە پێشەوە ئەسڵەن با باسی نەکەین بەخوا میلەتی کورد مەزلومە بەڵام قەشەیەک گوڵێکی داوە بە خۆشەویستێکی عالەمی لێ پڕ ئەکەن خۆشەویستی دڵداری بە ناوی ئەم شتە پرۆپوچانەوە وەیە بەڕاستی مسڵمانەکان پێویستە بزانین ناحەزمان کێ و حەزمان کێ پێویستە بزانین چاکە کامەیە و خراپە کامەیە پێویستە لەگەڵ ئیسلام ئاش بینەوە ئینشاءالله دیفاع لە قورئان بکەین بابە لە تەکەلیمەیەکیش بێ بۆ ئەوەی ئینشاءالله لە قیامەتە قورئان شکاتمان لێ نەکات چونکە لە قیامەتە قورئان شکا دەکات يا ربي إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا بيغمر أفرمي خوايا قوم كم قرآن يعني فشت جواخز عمل يام تينا كرت إهاني تيه كراها الليست يان نبو أم متارا وفشتغيري إيوش بو أم متارا إن شاء الله لقيامتها شاهدة بو مان خوايا لبناه من كوش بي خوايا عقبة خير من خوايا رحمة من بيبكيت خوايا إيمان من سلامت كيت خويا رحمان بيبكي وڵاتمان ئاوادان کەیتەوە وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادی و پارێزی یا ربی ئەوەی دژایەتی دینەکە دەکا خوا لە ناوی بەری ئەوەی دژایەتی قورئانەکە خوا لە ناوی بەری ئەوەی قورئانی سوتاندووە ژێرگەی خست و ئیهانەی تێکردووە خوا یا هیدایەتی بە یا کەرامەتی بشکێنی یا رب العالمین خوای گیا ڕەحم بە باوکو دایکمان بکەین ڕەحم بە مردووەکانمان بکەین خوای شفای نەخۆشەکانمان بین خوای شفای نەخۆشەکانمان بین ئەو ئافرەتەی نەخۆشە و تەوازنی تێکچووە خوای شیفای بین ئەو گەنجەی نەخۆشە و گورچیلەی نەخۆشە یا ربی خوای شیفای بین ئەو گەنجە خوای گورچیلەی نەخۆشە خوای شیفای بین یا ربی خوای ئەو ئافرەتەی کوڕی گیراوە خوای بۆی بەرەڵا بکەین ئەو نەخۆشەی تووشی نەخۆشی خوێن بوو ئەو ئافرەتە خوای شیفای بین یا ربی خوای شیفای نەخۆشی ئومەتی پێغەمبەر بین خوای ڕەحممان پێ بکەین خوای بارانی بەڕەحمەتمان بۆ بارێنی خوا هەرزانی خەیتە وڵاتمانەوە وڵاتمان لە هەموو فیتنە و فەسادێ و پارێزی ئەوەی دڵسۆزی خات و خەڵکە خۆیان موفەقی کەی ئەوەی خائینە بەرامبەر بە وڵات بە نیشتیمان بە داهات و بە فەروەری نیشتیمانمان خوا لە ناوی بەری خوای گیان بە ئیسلامەتیدمان ژێنی بە ئیسلامەتیدمان برێنی خوا بە شەفاعەتی پێغەمبەرمان خەی آمين والحمد لله رب العالمين وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين 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 برحمتك يا أرحم الراحمين آمين الله أكبر لا إله إلا الله استووا واعتدلوا رحمكم الله ويوصلوا طلبه ورحمته خاتمه بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا
سأل سائل بعذاب واقع للكافرين ليس له دافع من الله ذي المعارج تعرج الملائكة والروح إليه في يوم كان مقداره 50,000 سنة فاصبر صبرا جميلا إنهم يرونه بعيدا ونراه قريبا يوم تكون السماء كالمهل وتكون الجبال كالعهن ولا يسأل حميم حميما الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين يبصرونهم يود المجرم لو يفتدي من عذاب يومئذ ببنيه وصاحبته وأخيه وفصيلته التي تؤويه ومن في الأرض جميعا ثم ينجيه كلا إنها لظى نزاعة للشوى تدعو من أدبر وتولى وجمع فأوعى إن الإنسان خلق هلوعا إذا مسه الشر جزوعا وإذا مسه الخير منوعا إلا المصلين الله أكبر سمع الله لمن حمده الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر
السلام عليكم ورحمة الله.